ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ناوەڕۆ تۆفیقم لە ئەڵخێم شەی بەرنامەی پانۆرامە پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر کورد لە کێشاڵۆزەکانی عێراق و ناوچەکەدا. ئەمان ئەم شەو بەگشتی لە ڕووی مێژوویی، لە ڕووی بیر و هزر و فکری کورد لە چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان و هەروەها لێک نزیک بوونەوە لە نێو خودی خۆیدا و هەروەها دواتر ڕوئیا و ڕەهەندی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەمیشە کورد لە درێژایی مێژوودا و بە درێژایی شۆڕشەکانی پێوەی ناڵاندوێتی هۆکاری چی بووە کە تاوەکۆم ساتەی بەشێک لە مافەکانی بەدەستێناوە لە عێراقی فیدرال لە دوای ڕخواندنی ڕژێمی بەعەس تاوەکو ئێستا کێشەکانی درێژەی هەیە و بەردەوامیش درێژەیان دەبێت. وڵاتانی هەرێمایەتی و هەروەها وڵاتانی نێودەوڵەتی و بە دیاریکراوی وڵاتانی کە کوردی بەسەردا دابەش بووە لە چوارچێوە کارتێکەرەکەدا چەندە ئەمانە کاریگەر بوون بۆەوەی کە کورد لە چوارچێوەی بازنەیەکدا بە کێشەکانی خۆیدا بخورێتەوە. عێراق تا چەندە هۆکار و فاکتەر بوو بۆ چارەسەرکردنی کێشە مێژووی و دیرۆکەکانی کورد و تا چەندە ئەویش هۆکار بوو بۆ سەرهەڵدان و قوڵکردنەوەی ئەم کێشانە. کورد گەیشتۆتە ئەوەی کە سنتەرێکی دیراسات و لێکۆڵینەوەی هەبێ و دوادا چونکە بۆ کێشە جددیەکانی لە نێو خودی خۆیدا ئەگەر نەبوو هۆکارەکان چی بووە. ئەم شەومانێ بە دوور و درێژی گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاک محسین عوسمان نووسەر ڕۆشنبیر کە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێر بێت. کاک محسین سپاس بۆ ئێوە بینەران. سپاس دەکەم کاک محسین. ئێمە گەت جارێ سەرەتا لە ڕۆ مێژوویەکەوە باسی کورد و کێشەکانی کورد و سەرهەڵدانی مێژوو هەروەها شۆڕش و ڕاپەڕینەکانی کورد بکەین. ئەتوانین بڵین کورد میلەتێک بووە هەمیشە چەوساوە بووە و زۆڵمی لێکراوە و هۆکاری دابەشبوونی کورد بەسەر ئەم پارچانی کوردستاندا ئەمە هۆکار بووە بۆی کە کورد هەمیشە لە شەڕ و ڕاپەڕین و ڕوبەڕوونەوەی دوژمنەکانی دابێ. بەڵێ سپاس بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر ئۆنتۆلۆژیە، پرسیارێکی نژارگەری ئەنژی بنیەویە کە پێویستە کۆنفرانس و زانکۆکان ینی مێزگردی جدی لەسەر بکەن چونکە بەداخەوە کورد زۆر پێداچوونەوە بە مێژووی خۆی و بە ئەم شکستانە کە کورد بە درێژایی مێژوو تووشی بووە کورد زۆر لەسەر ئەم شتانە نەڕاوستاوە. ئێمە ئەگە تەماشای مێژوو بکەین بەپێی ئەوانەی کە لە بواری مێژوو لەسەر مێژووی کورد دەنووسن کورد بەشێک لە ڕووی ئەوروپای ڕۆژهەڵات بەرەو ئەم ناوچاواتنە بەشێک لە چای زاگروز بووینە لەوێ یەکتریان گرتووە و ملەتی کورد پێکاتەوە و حتا ئێستاش لەوێ سومەریەکانژی هەمان لەوێ بووینە لەبەرەوە لە مێژوو نووسەکان دەڵێن کورد و سومەر ئامۆزا یەکترن چونکە هەمان لە چای زاگروز بووینە و ئیتر بەپێی کەش و هەوا پرت و بەڵاو بووینەوە. یەک لە گرفتەکانی ملەتی کورد لەم ناوچەیەدا ئەوە نییە بڵێن خەتای تورکیا خەتای عەرەبە خەتای فارسە چونکە ئەگە تەماشا بکەین يعني عرب لجزيرة هاتوا يعني بيش 1400 سالك لجزيرة هاتوا بالام دالن كرد و سومري آموزا يكترن سومري كان بيش چند هزار سال لونا چه بتایبەت که حکمرانیان کردووە و هەمان شێوە تورکیش نزیکی 1000 سال لە منگولیا یانجی لە ناوچەی ئەو هاتوونە هات ینی ئاسیا ڕۆژهەڵاتی هاتنە ئەم ناوچەیە ئیمپراتۆریەت و دەوڵەتیان دروست کرد بە هەمان شێوە فارسی بە شێوەیەکی تر بەڵام پرسیار لێوە پێش ئەوە نەبێن ینی پێش 1000 سال پێش 2000 سال کورد چی کردووە ئیمپراتۆریەتی دروست کردووە دەوڵەتی دروست کردووە چی کردووە یعنی لێرە خاڵێک هەیە کە ئێمە بەجددی ئیش لەسەر بکەین ئەوەیە کە کورد شارێکی گەورە نەبووە کە ببیتە مێترۆپۆلێک هێز بدەڵێتە کورد لە ڕووی فکریەوە لە ڕووی معنەویە لە ڕووی کولتوریەوە ئەگەر ئێمە تەماشا بکەین مەسەلەن کورد وەختی خۆی لە ساڵی 1998 ماڵی میقداد بەدەرخان چوە قاهرە ڕۆژنامەی کوردستان دەرهێناوە نەهاتیە ئامەد نەهاتیە هەولێر کەواتە پرسیارە ینی پێش 100 ساڵ چوە قاهرە کو هەولێر و ئامەد نزیکتر بووە بوو میقداد بەدەرخان کە بچتەوێ هەمان شت محەممەد ئەمین زەکی لێرە چوە ستەمبول ماڵی بەدەرخانەکان چوینە ستەمبول کەواتە کورد ئەگەر شاری هەبووە دەهاتە ناو شارەکان ئەگەر تەماشا بکەین مەسەلەن بەغداد معتەزیلە لێبوو بەیت الحکمە لێبوو مەدرسەی بەغدادی لێبوو بەڵام ئەگەر مێژووی هەولێر بخوێنین مێژووی ئامەد بخوێنین ئەوان شارەکان تر بخوێنین شتێکی وە بەرچاو نییە کە تەماشا بکەین سنتەرێکی فکری بیتن سنتەرێکی کولتوری بیتن بۆ ئەوە بتوانێت گەشە بە کاراکتەری مرۆڤی کورد بداتن لەبەرەوە نەبوونی شار وای کردووە و هەروەها لەبەر ئەوە کە جغرافیای سیاسی کوردستان و دوای ئەم 1000 ساڵی ئەخیر کەم و زیاد کە دوژمنەکانیان داگیرکارەکان بە ناوی نەتەوەی عەرەب و تورک و فارس وایان کردووە کورد ڕوو لە شاخەکان بکەن کە کورد ڕووی لە شاخەکان کردووە
لەوانەیە ئەو کاتە پێش 100 سال 200 سال ئان کەم زیاد شاخێک بربەست بن لە نێوان دوو گوند ئان لە دوو شاردا یان دوو عشیرەتدا هەمان شێوە لەوانە ڕووبارێک بربەستێک دروستکردنی کومنیکیشن مابین دوو عشرەت ئان دوو گوند لەبەرەوە کە لە جوغرافی گشتکە ژیاوە کە دوای شەڕی جیهانیە کە مودێلی دەوڵەت ڕووی لە ناوچەکە کرد کورد لە ناوچەکەی گشتکە ژیاوە جوغرافی گشتکە ژیاوە شاری گەورەش نەبووە لە جیاتیەوە بیر لە دەوڵەت بیر لە ئیماراتی کردووە کەواتە کاک مەسینەمە لێرە تواقسەکانە پێ ببڕم بەس بیرە نەچێتەوە وەڵامەکەم ینی زۆرێک لە مێژونوسان ئەڵێن وانشی کە چاودێری ڕەوشی کوردەکەن لە ڕابردووە لە ئێستا و بۆ داهاتوش دەڵێن هەمیشە جوگرافیا زوڵمی لە کورد کردووە ئەمەیان تا چەند وایە خۆی جوگرافیا ڕۆل دەبین ئەگەر ئێمە تەماشای ئەوروپا بکەین ئەوروپا لە هەموو وڵاتەکانی ئەوروپا پرچیان وەکێکە چاویان وەکێکە جوغرافیا وەکێکە کولتوریان وەکێکە ماڵیان وەکێکە عقلیان وەکێکە ئەگەر تەماشای عەرەبێکی سۆمالی و عەرەبێکی لبنانی بکەین شکلیان جیاوازە عقلیان جیاوازە چونکی جوغرافیا تەسیل لە مرۆڤ دەکاتن و جوغرافیا یعنی لە مانتالیتێتی مرۆڤ لە بیۆلۆژی مرۆڤ لە عقلی مرۆڤ هەمیشە کارتێکردن دەکات چونکی مە ڕاستە کورد خۆی پاراستووە وەک بیۆلۆژی لە ناو ناچێت بەڵام وەک ئیدئۆلۆژی وەک فکر لە ناو چووە لەبەر ئەوە ئێمە کەوتینە ژێر کارتێکردنی سنتەری داگیرکەرەکان یعنی ئستانبول شام یان بەغدا لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی کولتوریەوە کەوتنە ژێر کارتێکردنی ئەوان مەسەرەن تەماشای مێژووی کورد بکەین کورد دەرەبەکی گەورە نەبووە دەرەبەگاتی گەورە نەبووە کورد برجوازی گەورە نەبووە لەبێ کە نەبووە دەرەبەگ ئەوە پێویستی بە دەرەبەگی تر بووە مەسەن عرب تەماشای مێژووی عربکەن لە تجارەتدا دەوڵەمەند بووە لە سەردەمی ئیسلام حتا ئەخیر لە تجارەتدا دەوڵەمەند بووە کە عرب شاری هەبووە کە تجارەتی کردووە توانیا مەذهبی ئاین دروستکردن ینی وهابیەت دروستکرد ئیخوان دروستکرد کورد ئەوە نەبووە کورد چی کردووە چونکە زوڵم لە کورد کراوە سۆفیەت دروست کردووە یعنی قادری و نەخشەبەنی ئەو طریقەتە دروست کرد بەس دوای کە ئیخوان هاتن ساڵی 28 حەسەن بەنا ئەو طریقەتش لە ناو برد کەواتە ئەگەر ئێمە بین تەماشای ئەوەی کورد بکە کە شوێنی کە کورد لێ دەژیتن و کە شاریش نەبووە وای لێ کردووە یعنی کورد لە ڕووی حکمڕانی لە ڕووی یەکگرتنەوە یعنی ئەگەر مەسەڵەن بەشێکی تەماشا بکەین لە سەردەمی ئەمەویەکان و حتا 2003 حکمڕانی ئەم ناوچە سوننە کردیە عرب بەش ئەمە بەسم شیعە کورد و پێکەوت ئەو لە پەراوێز کە لە پەراوێز یاون فێری ینی کەلاکەبوونی ئەزمموی حکمڕانی نیان کردووە لەبەرەوە ئێستا کورد لاوازە لە حکمڕانی دەوڵەتداریدا بە هەمان شێوە شیعەژی لاوازە لە دەوڵەتداریدا ئەمە پێویستی بە کەلاکەبوونێکەیە تەماشای ئەوروپا بکەین لە سەردەمی میکاڤیلی کەمیر نووسی 1513 و حتا ئێستا 500 سال ئەوروپا لە کومالە ڕێنیسانس و ریفۆرم شۆڕش دەربڵ کەواتە کاراکتەری مرۆڤی ئەوروپی خێزانی مرۆڤی ئەوروپی کومالگای مرۆڤی ئەوروپی لە هەموو ڕێیەکەوە تێر و تەسەل بووە ئەم تێر و تەسەلەوەی کردووە کومالگایەکی تەندروست دروست بیت کە کومالگا تەندروست بوو هەر بوونەوەرێک لەو کومالگای دەرکەوێتن مرۆڤ بیت پارت بیت سەرۆک بیت ڕوشنبیر بیتن تەندروست دەردەکەوێت لە کومالگای ئێمەدا نەک بەس کورد عەرەب و تورک و فارسی بەڵام کورد خراپتر لەوانە ئیتر کومالگای ئێمە کومالگایەکی تەندروست نەبووە ئەگەر تەماشای تەفگارەکانی کورد بکەین لە سەدەی 20 دوای شەڕی جیهانی یەکەم کورد چونکە برجواز و شار و مەدەنیەت نەبووە دەرەبەگاتی و ئاغا و شێخ و سەید هاتینە ئەو بوشایە پڕ کردووە لە ئەوروپادا کە نەتەوە پەیدا بوو نەتەوە بەرهەمی برجوازیەتە نەتەوە بەرهەمی سێکولاریزم ئەلمانیەتە یعنی نەتەوە ئەلتەرناتیڤێک ئیمپراتۆریەتی نەمساوی و رووسی و دوای ئەوەی عوسمانی بووە بەڵام کورد چونکە ئەو شتە نەبووە دەرەبەگاتی کورد هاتی ئەو کوردی ژەگەر بێتە سەرواقع ینی نەتەوەیەک بووە ئەم نەتەوەی ژەمیشە تێکۆشاوە لە پێناوەوەی کە بۆ ڕزگارکردنی خاکەکەی و بۆ پاراستنی ئەو خاک و ئەو چوارچەوی کە تایەژی جەنگاوە کە نەتەوە بوو بێ ئیتر بۆچی ینی وا بۆ کە بەم شێوازە جەنابەت ێسەر لە ڕۆدێروکەکەەوە باسەکەی کە ئەزمونێکمان نەبوو یاخود نەمانتوانیوە لەگەڵ ئەو باروزروفەی کە لە مێژوو لە ڕابردوو و لە تاوەکو لە ئێستاشدا بە سەرماندێ نەمانتوانێت و مامەڵەیەکی دروست بکەین هۆکارەکەی چییە؟ مارکس قسەیەکە لەسەر وەڵامی جەنابەت دەڵێت ئەو پێکاتانێ نەتەوە زمانە جغرافیا ئاینە مێژووی حتا ئەخیر دەڵێت خۆ پێش 1000 سال هەبوو بەڵام بوو نەتەوە پێش 1000 سال نەبوو کەواتە نەتەوە بەرهەمی کێ بەرهەمی برجوازیەتە بەرهەمی شاری مۆدێرنە ئەم شارانە یان ئەم نەتەوەیە دوای ئاشتی وێزڤالی 1648 کە دروست بوو دوای ئەوە شۆڕەش فەڕەنسی هات هێزێکدا دەوڵەتی نەتەوەی دا شاری نەتەوەی و دا نەتەوە ئەگەر ئێمە تەماشای ئەزموم بکەین بۆچی بریتانیا و فەڕەنسا یەکگرتنی نەتەوە پێش ئەڵمانیا دروست بوو خۆ ئەڵمانیا سەرچاوەیەکی بەهێزی فەلسەفەیە بەڵام دەرەبەگاتی ئەڵمان پرت و بەڵاو بووە کە برجوازیەتیش هات لەسەر پرت و بەڵاوی ماوەوە
بەڵام فەرەنسا و بریتانیا کۆنفدراڵەتی دەرەبەگایەتی هەبوو کە برجوازیەتی هات یەکگرتی بوو برجوازی یەکگرتی بوو لەوێ زووتر یەکگرتن دروست بوو لە ئەڵمانیا حتا 1970 بسمارک هات بەڵام بسمارک نهات وەک کورد بە تڤەنکێکەتەیەک لەگەل بسمارک شێوەرمەندێک یان مستەشارێک یان فەیلسوفێکی بەناوی نیتشە فیشتە باوکی نەتەوەی ئەڵمانە یعنی فیشتە لەگەل بسمارک بوو وەک چوون ئەرست و لەگەل ئەسکەندەری گەورە بوو وەک چوون علی شەریعەتی لەگەڵ خومێنی بوو وەک چوون ئەحمەد داوود ئوغڵو لەگەل ئەردوغان بوو وەک چوون کەسێکی وەک میتران لە مانگی جارێک فەیلسوف و هزرمەندی فەڕەنسی کو دەکردەوە لەسەر بوویەرێک لەسەر شتێک دیالۆگیان دەکرد ئێمە لە هێزدا سەرکەوتوو بووینە بەڵام لە دیالۆگدا سەرکەوتوو نەبووینە چونکە گرنگیمان بە هێزداوە بەڵام گرنگیمان بە هەزر نەداوە خەتای کورد نییە کە گرنگی بە هەزر نەداوە خەتای ئێمە یەکەم چاولیکردنمان کردووە کە تەڤەنگمان هەرگرتووە دوای شەڕی جیهانی یەکەم دووەم زوڵمکاری دژمنی ئێمە داگیرکەری ئێمەی نەچارکەوە کە تەڤەنگ هەڵگیری واقعی ناوچەکەمان وای خواست جغرافیای سیاسی ئێمە وای کردووە بەڵام حتا ئێستا کورد بەشێک یان نەڵێم بە هەمووی بە هەڵە دەست پێ کرد بەڵام هەڵە نقطە نەدانەکە بڵێتن هەڵە بەسە بە هەڵە بەردەوام بوو ئێمە نەهاتین مەسەلەن ئەزمموی شێخ محمود لە بەرچاو بگرن لە بەرچ تێک چوو ئەزمموی کوماری مهابات لە بەرچ تێک چوو نەهاتین بەراوردیەک بکەین لەگەل ئەزمونێکی ئێستا هەیە دەزانین شەڕی جیهانی یەکەم شێخ محمود دروست کرد شەڕی جیهانی دووەم قازی محەممەد دروست کرد ئەنجامی شەڕی سار ئەم حکومەتەی هەرێم دروست ینی ئێمە لە دەرەنجامی هەموو کاردانەوەیەکە ئێمە کورد کارلێکمان هەبووە یعنی کورد خەباتی کردووە لە ڕووی شەڕ و چەکداریەوە لەبەر کورتوانیە قەهرەمان دروست کرد بەس نەیتوانێت دوبلماسی دروست کرد نەیتوانێت سیاسی گەورە دروست کرد نەتوانێت ڕوشنبیری گەورە دروستکردن شۆڕەشی فەرەنسا ئەندازیارێک هەبوو بەناوی جانجاک ڕووس و یعنی جانجاک ڕووس و بنەمایەکە بە دروستکردنی شۆڕەشی فەڕەنسی لەناو کووردا ئەگە تەماشای ڕەوشەنبیرانی کورد بکەین نەک شۆڕەشەکانی کورد بەرهەمی ڕوشنبیر بووە ڕوشنبیری کورد بەرهەمی شۆڕەش و پارتەکانی کوردی بووینە بەڵام بە فەڕەنسا عکسەوە بووە لە ئەڵمانیا عکسەوە بە لە بریتانیا عکسەوە بە تەماشای کەنەدا بکەین کەنەدا بە عریزەیەک بووە دەوڵەت کەنەدا بە شەر نەبووە دەوڵەت لە تەماشای ئەمریکا لاتین بکەین کە لەوێ شۆڕەشیان کرد ڤێتنام کوبا هەموو بلوکی چەپ یارمەتی ئەوان دەدا بەس کەس یارمەتی کورد نەداوە کەواتە جغرافیای سیاسی کوردستان کارتێکردنی لەسەر بینایی شخصیەتی کوردی کردووە کارتێکردنی لەسەر بیرکردنەوەی مرۆڤی کورد کردووە بۆچی مرۆڤی کورد سەرکردەی کورد ناتوانین بڕیار بدەن باشە کاگێ محسین دوایی ئەم هەموو مێژووی کە کورد لە ڕابردوو ینی توانی پێیدا تێپەڕێت بە سەرکەوتن و بە کەوتنەکانی شێوە بە ئەو مێژوە چڕوپڕی کە پڕێتی لە ینی کەسانی زیندوو و کەسانی بە ئەمەک بۆ ئەم خاکوونەتەوەیە ئێمە گەشتینەوەی کە لە دوای ساڵی 91ەوە ئەزمونێکی دیموکراسی پەرلەمانی حکوومەتداری بۆ خۆمان دروست بکەین دوای ساڵی 2023 حکوومەتی عراقی ڕووخا ئێمە توانیمان لە چوارچێوەی عراق و دەستوری عراقا فیدرالیەک بۆ خۆمان دەستەبەر بکەین کورد لە دوای 30 ساڵ حکومڕانی یعنی تاوەکو ئێستا عقلی فراوانی دەوڵەتداری و حکوومەتداری و سیاستکردن و دیبلۆماسیەت توانین بڵین گەیشتۆتە ئاستی گەشەی وڵاتانی ئەوروپی و تاکیشی ئەوروپی کە مامەڵە بکە لەگەڵ کێشە و ئەو گرفت و ئاڵنگارانیەتە بەردەمی یعنی ئێمە دەزانێت کە تەماشای کورد و ناوچەکە بە تورک و عەرەب و فارسەوە بکەین بەرهەمی دوو نقطەنە دوو کودەتای سەربازی کودەتای تەکنۆلۆژیا هەمیشە لێرە حکومڕانی بەسەر کوتەدا کرد و بە عسکەر گۆڕانکاری کردووە و پێشکەوتنی تەکنۆلۆژیا زۆر لە پێشکەوتنی کاراکتەری و عقلی مرۆڤی کورد گەورەتر بووە دوای شەڕی جیهانی یەکەم ئێرە کراوە بوو مارکتینگ بوو هەموو ئەوروپا هەموو شتەکانی ئێرەی نارد بەڵام کولتور لەگەل ئەو تەکنۆلۆژیا نەهات کە گەیشتە ئێمە کەواتە ئێمە تەکنۆلۆژیەمە سەقەت بەکارینەوە ڕاستە ئێستا کە تەماشای کۆمپیوتەر و تڕمبێل و جلوبەرگ و هەمشتانە بکەین ئێمە وڵاتێکی پست مدرن بەڵام ئەگەر لە ڕووی عقلیەوە تەماشا بکەین هێشتا عقلێکین بە تێگەیشتنی من کورد قۆناغی جوتیاری تێر نەکردووە تێر و تەسەر نەکردووە زیاتر کورد لە قۆناغی کوچەری ژیاوە لەبەرەوە کوچەری قەت مستەقر نەبووە سەقامگیر نەبووە حەزارەت لەسەر گوند دروست بووە بوو سەقامگیری دروست بووە لەناو کوردە هێشتا سەقامگیری دروست نەبووە ئەگەر تەماشای پێشمەرگە بکەین پێش 91 پێشمەرگە لە شەردا زیرەکتر بوو کە شەڕی داعش دەکرد بوو لە شەڕی داعشدا ناونیشان هەبوو پێشمەرگە لەبێش لەو نقطە بەرگری لێ بکات بەڵام کە لە شاخ بوو ناونیشانی نەبوو ئەو گەڕووکی هەبوو کە کوچەر گەڕووکی هەبووە لەبەرەوە کە تەماشا بکەین ئەم ناوچەیە ئێمە کە لێ دەژین مادەم دژمنەکانی ئێمە بەڵێن دژمنی عاقل باشتر لە برای بێعاقل ئەو شوێنانە کە فەڕەنسا چوینێ
لبنان بگیره مصر بگیره ولاتی افریقای عربی بگیره زور پێشکەوتوترن لە وڵاتانە کە ئەنگلیز داگیر کردووە کەواتە داگیرکردنی لەسەر کۆمەلگایەک کارتێکردن دەکات ئەو داگیرکردن بە چ دەکات کە ناپلیۆن هاتە مصر 1998 چاپخانە اینا شانو اینا کۆمەڵەشت هینا یعنی جۆرێک لە ڕێنیسانس هات مصر داگیر کرد هات لبنان داگیر کرد بەڵام جۆرێک ڕێنیسانس لەگەڵ خۆی هێنا بەڵام کە ئەنگلیز هات ئێمەی داگیر نەکرد ئەنگلیز هات فۆرمێک بۆ ئێمە دروست کرد لەبەرکردن لە فۆرمی پەروەردە بکەین بەوە عقلێکی قالبی دروست بیتن لەبەرەوە ئێمە لە ناوچەدا مثلا فۆرمی ئەوەی کە لە نۆتۆیەکەوە دروست بۆ ئام فۆرمی دیموکراتیەت پێش ئەوە دیموکرات دروست بیتن دەبێت شار دروست بێت چونکە لە شاردا عقلی دیالۆگ پێش دەکەویتن لە گوندا عقلی تاکڕەوی پێش دەکەویتن لە گوندا کولتوری ڕەشوسپی هەیە لە شاردا فرە کولتور هەیە فرە عقل هەیە لەبەرەوە دەڵێن ڕۆمان بەرهەمیشە شارە گوتە قسەیەکە دەڵێت بوو ڕۆمان و شانو لە ڕۆژهەڵات دروست نەبووە دەڵێت ستەمکاری لەوە بەهێز بووە ستەمکاری مەجال بە دیالۆگ نادەتن کەواتەکە دیالۆگ دروست نەبوو نە پەرلەمان دروست دەبێت فرە حزبیش دروست دەبێتن بەڵام فرە حزبی وەک فۆرمێکی دیکۆریە وەک ئەوە بە خەڵ بڵێن ئێمە فرە حزبیمان هەیە تەماشای کوتای ژن بکە 30 ساڵە کوتای ژن دەکەن بەڵام کوشتنی ژن زیاد دەبێت کەواتە چارەسەری نەبووە جۆرێکە کە ئێمە بە خەڵک دەڵێن ئێمە ئەوە مافی ژن دەدەین ئەگە تەماشای نوتۆیە بکەن بە تێگەیشتنی من لە جیاتی نوتۆیەکە کە 2003 کورد ڕاپەڕینی کردبووە لەوانەیە دەرئەنجامەکەی باشتر بە لەبەرچی لە نوتۆیەک حتا 2003 کۆمەڵات دەرو پەنجەرەی تەکنۆلۆژیا کرایەوە ئەو دەرو تەکنۆلۆژیای ئەم کەناڵانە چاوی خەڵک کرایەوە دنیای بینی نوتۆیەک ئێمە زۆر بە عاتیفەوە پێشوازی حزبەکانی کوردیمان کرد وا تێگەیشت بوون کە حزبەکانی کوردی هەموو سپینە داگیرکار هەموو ڕەشە بەرە تێگەیشتین کە ئەم فۆتۆگرافە ئێمە دروستمان کردووە خەتای حزبەکان نەبوون خواندنەوەی ئێمە هەڵە بوو لەسەر حزبەکان بە شێوەیەکی عاتیفە حزبەکانمان خواند بوو بە شێوەیەکی عقلی منطقی تعامل دوای 2003 ئەو ڕوئیایە گۆڕا نه آخر لە نوتۆیەک حتا 2000 کوماڵەشە تێک چوون کوماڵە چەم کوماڵە بیر و باوەڕ کوماڵەشە تێک چوون لەوێ بوو درەنگ بەڵام ئەگەر لەوێ دەست بکە بە لەوانە ئەو 10 ساڵە کە تەکنۆلۆژیا پێشکەوت و چاوی خەڵک کرایەوە کوماڵت کەناڵ کراوە لەوانەیە ئەو کاتە زیاتر بە منطق و عقل ڕفتارمان لەگەڵ حزبەکان کرد بۆ لەوانە حزبەکانیش کە ئەوها خەڵ بە گەرمی پێشوازی کرد ئەوانەژی هەندێک بەراو عاتیفە و هەست هاتنە پێشەوە لەبەر ئەوە دیموکراتیەت لە وڵاتێک دروست نابێتن کە دین و دەوڵەتێک هەڵاو بن بە تێگەیشتنی من لە ڕۆژهەڵاتی ناوین لە دەرەوەی ئیسرائیل دەوڵەت دروست نەبووە دەوڵەتی دام و دەستگا دروست نەبووە ئەیکاتوانی کە هەن ناوێنە نیشی تەماشاکە عراقیشەوە لە شەڕی کاتۆلیک و پروتستانت لە ئەڵمانیا مابینە دوو مەذهب 1618 بۆ 1948 30 ساڵ شەڕیان کرد ئەڵمانیا ئەو کاتە 18 میلیۆن بۆ 7 میلیۆن کوژران لەوێ ڕاستپارتەکانی ئاشتی ڤێزڤالیا 1648 گوتی هەر نەتەوەیەک بنە دەوڵەتێک لەسەر ئەو ڕاستپاردانە ئەوروپا هەر نەتەوەیەک بوونە دەوڵەت عەرەبیەک نەتەوە بنە 20 دەوڵەت کەواتە دروستبوونی دەوڵەت عەرەبی لەسەر بنەمای ڕاستپاردەکانی ڤێزڤالیا نەبوو لەسەر شێخ و بنەماڵ و قەبیلە بە پێی داگیرکارەکان کە چوون عەرەب بەڵێن فەرق و تەست بۆ ئەوان دروست کرد بە هەمان شێوە تەماشای تورکیا و ئیرانیش بکە قەت ئیران و تورکیا 20 ساڵ لەسەر یەک سەقامگیر و ئارام نەبووە بوو چونکە تورکیا ئەن عەرەب و تورک و فارس نمونەی ئەڵمانیا فەڕەنسا و بریتانیا ئەتنیک هەبوو دەوڵەت لەسەر دروست کرد بەڵام لێرە پێچەوانە بوو لە ئەمریکا و هندستان ئەتنیک نەبوو دەوڵەت دروست بوو دەوڵەت هات ئەتنیکێکی هاوباش دروست کرد بۆ هەموو پێکهاتەکان لە عەرەب و فارس و تورک عەرەب هاتن دەوڵەتێک دروست نەکرد کە هەموو ئەتنیکێکان لە ژێرەوە خەڵک خۆی ببینن بەڵکو چی کرد عروبە ئەتنیکی عروبە لەسەر ئەوانی تر فەرز کرد بە هەمان شێوە تورکیش تۆڕانیزم بە هەمان شێوە فارسیش کە وای کرد خەڵکی تر خۆی لە پەراوێز ببین خەڵکی تر خۆی بە بێگانە ببینن خەڵکی تر و نەتەوەی تر و پێکاتەکانی تر وای نەکە کە بەشداری ئەو حکومەتە بن ئەو دەوڵەتە بن لەبەر ئەو ناوچەیە قەت سەقامگیر و دروست نەبووە تەماشا دەوڵەتی عەرەبی بکە 100 ساڵە دەوڵەت دروست نەبووە خو دروستبوونی دەوڵەتی سین دروستبوونی دەوڵەتی هندستان لە هەمان ئەو کاتەیە کە عێراق و مصر و تورکیا و وڵاتانە دروست بووە بەڵام بۆچی لەوێ پێشکەوتن تەماشای ئەزموونی مالیزیا بکە ئەزموونی مالیزیا لەگەڵ مصر لەوێژی مەهاتیر محەممەد لەوێژی حسنی مبارەک بوو مالیزیا پێشکەوت مصر پێش نەکەوت کەواتە بنەمای دروستبوونی دەوڵەت بە شێوەیەکی هەڵات دروست بوو کە بە شێوەیەکی هەڵات دروست بوو دەبێت دەرئەنجامەکە هەڵە بێتن زۆر باشە دەستخۆش ئەمە ڕۆمێژوویەکە و ئەو قۆناغانی کە کورد پێدا تێپەڕیەوە ئەو هەڵەوکەم و کورتیانەشی کە ینی لە ناوچەکەدا هەبووە و کورد ڕوبەڕووی بۆ تۆ ینی بەس خودی کورد خۆی نەبووە بگرە ینی فاکتەرە دەرێکی ئەوانی کە لە دەوروبەریشیدا ڕوویدا منەمە بێمە سەر ئەوەی کە هەمیشە ئەم ناوچەی ئێمە کە جەنابیشت دوێنات کرد و شیکردنەوەت بۆ کرد هەمیشە ناوچەیشی ئاڵۆز بووە
وە کورد لەم ناوچە ئاڵۆزەیە زۆر جارتوانیوێتی ئەسپی خۆی تاودا زۆر جاریشتوانیوێت بکەوێتە بەر ینی چۆڵی ئەو ئاڵۆزیەوە و زەرمەندی یەکەم بێتیایدا. ئێستا ئێمە بینین عێراق بە دۆخێکی زۆر قورس و ئاڵۆزات تێپەڕەبێ. کورد لە دوای ساڵی 2023ەوە ڕاستە بەپێی دەستور دەوترێ شەریکیشی ڕاستەقینەی ئەم دەوڵەتەیە، بەڵام دەبینین لە هەموو ڕوە مافەکانەوە کە دەدراوە بە پێکاتە و نەتەوەکانی عێراق کوردی شەکە لەو پێکاتانی کە هەمیشە مافی خوراوە وە خاکی زەوت کراوە و کێشەکانیشی چارەسەر نەکراوە. کورد لە ئاڵۆزیەکانی عێراقدا هەر بەم شێوازە دەمێنێتەوە لە چوارچێوەی ئەو بازنەیەدا دەخولێتەوە یاخود نەخێر ئەبێ جارێکی دیکە پیاداچوونەوە بکاتەوە بە سیاسەتی لەگەڵ بەغدایە و ڕێگاچارەی چارەسەری ئەم کێشەیەش ژیابوونەوەیە یاخود ڕێگەیشی دیکە هەیە بۆ مەسەلەیە. یعنی ئێمە ئەمە دەگەیتە خاڵێک کە چۆن یەکگرتن فۆرمی یەکگرتن و فۆرمی هەماهەنگی چون لە ناو خودی حزبەکانی کوردی و سنی و شیعەدا هەیە و لە نێوان ئەو پێکهاتانە هەرسێ ماڵی کورد و شیعەدا هەیە یەک جوورێک لە یەک ڕێزی لە ناو خودی حزبەکان نییە لە ناو خودی پێکهاتەکانی عێراق نییە چونکە دروستبوونی عێراق دروستبوونی حکومت هەمیشە لە ڕێگەی داگیرکارانەوە دروست بوو. عێراق لە ڕێگەی داگیرکە دروست بووە 2023 لە ڕێگەی داگیرکارانەوە دروست بووە و بە هەمان شێوە کە باسمان کرد نە شیعە سەرکەوتوو بە لە دەوڵەتداری لە عێراق لە 2023 نە سونە سەرکەوتوو بە لە پرۆسەسی ئوپۆزیسیۆن چونکە سونە ئەزمونینە لە ئوپۆزیسیۆن شیعەژی ئەزمونینە لە دەوڵەتداری کە باسمان کردکەوە بووە. لەبەر ئەوە نە کورد و نە کورد و شیعە و سونە یان جناوچەکە بەگشتی ئیشان لەسەر ئاشتی کومالگا نەکردوانی ئاشتی کومالگا تو ئیش لەسەر بکەی تو ئیش لەسەر ئەو بکەی چۆن هەماهەنگێک لە ناو کومەلگا دروست بیت حتا ئێستا کورد و عەرەب هەیە حتا ئێستا شیعە و سونە هەیە حتا ئێستا یعنی ئەم پێکهاتەی مەذهب و شیعە هەیە ئەم ئاشتی کومەڵاتی دروست نەبووە کە ئاشتی کومەڵاتی دروست نەبوو کە لەو کومەلگادا نوخبە دروست نەبوو لە ناو نوخبەدا پێشەنگ دروست نەبوو لەوێ بە چی دەکەتن دەستهەڵات دێت لە ناو کومەلگادا تاکێک سەربەخۆ دروست نەبووە نوخبە دروست نەبووە تەلیعە دروست نەبووە دەستهەڵات دێت تعامل لەگەڵ کێ دەکات معاملە لەگەڵ صاحب نووس عربی صاحب نووس دەکات لەگەڵ شێخ دەکات لەگەڵ ئاغا دەکات لەگەڵ کێ دەکات کە ئەوە خەڵکیان هەیە چونکی لێرە سندیکا پێش نەکەوتووە ینی کوماڵە و ڕێکخراوی ئینجیۆ بنێچینەوەی سەربەخۆ پێش نەکەوتەوە بە ئەوە دەوڵەت بێتن گرێبەستێکی مابینی کومەلگا و خەڵک و دەوڵەت دروست بیتن گرێبەستی کومەڵاتی دروست نەبووە چونکی ئاشتی کومەڵاتی دروست نەبووە ئیش لەسەر تاک نەکردووە لەسەر کومەلگا نەکردووە ئێمە دەمانەوێت لەسەرەوە کومەلگا بگۆڕین لە دنیادا لە خوارەوە کومەلگا گۆڕاوە لەبەر ئەوە نیەتێکی ساف نییە لە نێوان شیعە و سونە لە نێوان کورد و عەرەب حتا ئێستا ئێمە لەگەڵ بەغدا وەکی ئوپۆزیسیۆن ڕەفتار دەکەین ئەوانجی حتا ئێستا کوردستان وەک فدرالیت بەڕاستی نابین وەک نیەت بەڵکو وەک بەشێک لە عێراق دەبینن و هەروەها دەبێت دەوڵەتی دەوروبەر لەبیر نەکەین دەوڵەتی دەوروبەرژی دەستیان لەناو ئێرەدا هەیە بەرژەوەندی ئەوانە دەوڵەتی لەوان گەورەتریش وەکی ئەمریکا و ئەوانەی تر ڕوسیا لە ڕۆژئاوا ئەوانەش بەرجەوەی خۆن کەواتە ڕۆژهەڵاتی ناوین ئەم ناوچەیە زۆر ئاڵوزە لەبەرەوە بۆشی کوڕ 2004 پرۆژەیەک تەقدیم کرد پێشکەش کرد بۆ ئەوە ڕۆژهەڵاتی ناوین ببیتە ڕۆژهەڵاتی ناوینی گەورە حتا ئێستا ئەوە نزیکی 18 ساڵە ئەمریکا لەسەر ئەوە ئیش دەکردن کە ئەم ناوچەیە کۆمەڵە دەوڵەت گچکە بن کۆمەڵە دەوڵەتی گچکە گەورە بن ئیش لەسەر دەکرد بەڵام بەداخەوە کورد هیچ پرۆژەیەک نییە بۆ ئەم شتانە ئەگەر دونمونە بینم تورکیا 20 ساڵ زیاترە هەوڵ دەدات بیشتە ناو یەکێتی ئەوروپا بەڵام ناوەندێکی وەک ئامەد هیچ پرۆژەیەک نییە ئەگەر تورکیا بچتە ناو یەکێتی ئەوروپا بۆ کورد چی باشە چی خراپە بە هەزاران دوستی کورد هەیە لە ئەوروپا سیاسی هەیە دیبلۆماسی هەیە ڕوشنبیر هەیە زرمەند هەیە بەڵام ئامەد وەک ناوەندێک پرۆژەیەکی نووسین نییە بداتە دوستەکانی کورد بڵێت ئەگەر تورکیا بێتە ناو یەکێتی ئەوروپا بۆ ئێمە باشە ئەوە پرۆژه ئێمەش وا دەبینین کە ڕیفراندوم کرا ئەوەی لەگەڵ ڕیفراندوم ئەوەی دژی ڕیفراندوم پرۆژەیەکی تێر و تەسەل هەردوولان نەبووە کەواتە بنەمایەکی هەڵە وەکی ئەدۆر نەداڵێتن بنەمایەکی هەڵە دەرئەنجامێکی هەڵە دێنێتن ئێمە پێویستمان بە مراجعاتێکی جددیە ئەو چەمکانە حتا ئێستا بەکارمان هیناوە بە ناوی دیموکراتیەت بە ناوی پارت بە ناوی کومەلگای مەدەنی ئێمە کومەلگایەکی ئەهلینە بەڵام دەڵێن کومەلگایەکی مەدەنی کەواتە ئەگەر ئێمە هەرسێ ناوی هەرسێ حزبی گەورە یەکێتی و پارتی پەکەکە ئەکە ئەم سێناوە شی بکەینەوە دەزانین کێشەیەکی بنیەوی نەفسی لە تاوکی مرۆڤی کورددا هەیە چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان لە تاریخیدا یەکێتی نەبووە هەمیشە نەخۆکی هەبووە
پارتی دموکراتی کوردستان قد دموکراتی نبووە لە سەرهەڵدانی حتا ئەم دقەیە پکێک لەسەر کارکرد کردووە کورد لەکوێ کارکەری هەیە کەواتە کە تو چەمکێکی گەورە بەکاردێنی ڕنگدانەوەی هەست بە نەقسێک دەکێت لە بواریدا بەم چەمکە پڕ دەکەیەوە کەواتە ئەگەر ئێمە بین مەسەلەن زۆر بەناوی دیموکراتیت قسە دەکرێت زۆر بەناوی ئۆپۆزیسیۆن قسە دەکرێت زۆر بەناوی کومەڵگای مەدەنی و دیموکراتیت نازام چی قسە دەکرێتن بەڵام کومەڵە چەمکیتر هەیە ئێمە لە بیر دەکەین دیموکراتیت بەرهەمی حرەکێکی عەقلانیە بەرهەمی حرەکێکی ڕاوشەنگەریە بەرهەمی حرەکێکی فکریە بەرهەمی حرەکێکی ئەدەبیە بەرهەمی یعنی کومەڵەشت ئامادە بووینە دیموکراتە لەسەر دانیشی تەماشای یۆنان بکە سپارتا عسکەر لێ پەروەردە بوون بەڵام ئەسینا فەیلسوف لێ پەروەردە بوون چونکی ژینگایەک لە ئەسینا دروست بوو بەڕێگەی سۆڵۆن کە فەیلسوف لێ دروست بن لە ئەسپاردا ژینگایەک دروست بوو کە قەهرەمان عسکەر لێ دروست بن لەناو ئێمەدا حتا ئێستا کورد پەسنی پێشمەرگە دەکەتن باشە چەند بکەین کەمە چەند بکەین باشە بەڵام کەس هەیە پەسنی دیبلۆماسی کورد بکات کەس هەیە پەسنی سیاسی کورد بکات کەس هەیە پەسنی ڕوشنبیری کورد بکات ئەوانەیە کە تەماشای ئێمە دەکەن هەمیشە دەڵێن پێشمەرگەی قەهرەمان دەزانێت هێشتا ئێمە بە هێز بیر دەکەینەوە بە حزب بیر ناکەینەوە نەکەوە زۆرێک دەڵێن ینی بۆ نمونە دەبێمەوە قۆناغە تێپەڕێنین کە پێوترێ قۆناغی خەبات و بەرخودان و شۆڕژ و پێشمەرگایەتی و گیانفیدایی و ڕزگارکردنی ناوچەکانمان ئێستا وەکو جەنابە دەڵێ قۆناغی دیبلۆماسیە و تاودانی ئەسپی خۆتە لەو بوارەدا کورد لە ڕۆ دیبلۆماسیەکەەوە توانیوێتی ینی علااقاتیشی فراوان هەم لە ئاستی ناوخۆی عێراق دروست بکات منەمێ ئەو پرسم چکە جەنابەت وەختی خۆی 4 ساڵ لە بەغدا بووی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ڕاستە کورد ڕۆڵی هەبوو لە بەغدا و سەردەمانەدا بەڵام توانیمان ئاستی دیبلۆماسیەتی خۆمان گەشە پێ بدەین لەگەڵەوەی کە عێراق تازە ئازاد بوو تازە بوو بۆ بە دەوڵەت کۆمەلگای نێودەوڵەتی بە چڕی هاتبوون لە وڵاتەیە کاریان نەکرد دیبلۆماسیەتی کورد گەشتە بۆ چۆ و ئێستا لەکوێیە یعنی مە دەزانین وشەی پەرلەما باوەتای دیالۆگ دێتن بەڵام لە کومەلگای دەژین کە دیالۆگ ڕوول نابینیتن زیاتر هێز ڕوول دەبێنیتن لەبەرەوە حزبێکی کوردی دەرگای پەرلەمانی هەولێر داخست و حزبێکی شیعەجی لە بەغدا دەرگای پەرلەمانی بەغدا داخست کەواتە بە هەمان شێوە هەدەپە 80 کورسی هەبوو لە ڕۆژهەڵاتی لێ باکووری کوردستان ئێستا هەموو لە زیندان و ڕاکێت چوینە ئەوروپا کەواتە ئێمە هەندێک چەمێک بەکاردێنین بۆ ئەوەی بە خەڵک بڵێن ئێمەش دیموکراتینە بەڵام بنەمای دروستبوونی ئەو چەمکە کە لەسەر بێتە ژیان ئەو چەمکە نەبووە جەنابەت باسی شۆڕەشت کرد هەمیشە لە دنیادا شۆڕەشی پێش شۆڕەش هەیە شۆڕەشی کاتی شۆڕەش هەیە شۆڕەشی دوای شۆڕەش هەیە لە فەرەنسادا شۆڕەشی ڕوشنبیری پێش شۆڕەشی فەرەنسی دروست بوو لە سیندا شۆڕەشی ڕوشنبیر دوای شۆڕەش دروست بوو کەواتە کورد ئەم جۆرە شۆڕەشان نەکردووە یعنی شۆڕەشێکی ڕوشنبیری نەکردووە شۆڕەشێک نەکردووە ئەگەر نمونەیەکی سادە بینین حزبەکانی کوردی کە بوو هەڵبژارتن ناو دەنووسن یعنی هیچ حزبی کوردستان بە ڕێکوپێکی بە مێتوو بە منهەجەوە نەهاتووە کادری خۆی پەروەردە بکات بڵێن ئێمە کۆمەڵە خەڵک پەروەردە دەکەین ئەگەر بەیانی ئەوە بنە وەزیر ئەم کەسە ئامادەنە ئەگەر بنە ئەندام پەرلەمان ئەوە ئامادەمان کردووە ئەگەر بنە نازانم چی ئەوەمان ئامادەکە پێش هەڵبژارتن ناو دەنووسن ئەکێ کەواتە ئێمە بە پلان نەفەسێکی درێژ ئیشمان نەکردووە لەبەرەوە لەناو ئێمەدا هێشتا عشیرەتگەری هێشتا فکری شاخ هێشتا فکری گوند لەسەر ئێمە زاڵە کە زاڵ بیتن ئەمە ناتوانێت تحمل زقێکی گەورە بدات بۆ ئەو دیبلۆماسیە دروست کرد جیاوازی مابینی گوندی و دیبلۆماسی هیچ ناڵێت هەموو شتێک وەردەگرێت گوندی هەموو شتێک داڵێت هیچ وەرناگرێتن کەواتە ئێمە گوتم ئێمە پێویستمان بە کەڵەکەبوونێک هەیە ڕاستە ئێستا دنیا بەخێرا پێش دەکەویتن بەڵام لەگەڵ ئەوەش دەبێت نقطەیەک دانین بەم شێوە کە ئێمە بەردەوام دەبین تەماشا ناکەین چ شتێکی مردووە لەگەڵ خۆمان دێن تەماشا ناکەین ئەم ڕێگەدەچین چوونە ئەڵمان قسەیەکە دەڵێت گرنگ نییە تو لە ڕێگایك بە پەرە دەڕووی گرنگە ئەو ڕێگەدەچی ڕاستە یان نە ئەو ئاراستە ڕاستە یان نە ئێمە نەهاتینە لەسەر خاڵەکان بوەستین نەهاتینە لەسەر ئەزمموی شێخ سعید و سید ڕزا و کێکێکی بوەستین سوودمان لە ئەزمموی دنیاوەەر نەگرتووە نەهاتی مەسەلەن کە سلێمانی بوو پایتەختی ڕوشنبیری نەچوون تەماشا بکەن کە ئەستانبول پایتەختی ڕوشنبیری بوو چی کرد کە بەرلین پایتەختی ڕوشنبیری چی کرد کە موسکی پایتەختی ڕوشنبیری بوو کە پاریس و حتا ئەخیر نەچوون ئەزمموی ئەوان وەرگین چای لێ بکەین با پیرانی ئێمە قماشێک دروست کردە شەڵواڵ هەمان عەرەبیش هات هەمان قماش کردە دژداشە قماشێکە بەس با پیری ئێمە دیزاینەکە گۆڕی تەماشای مەموزین بکەین مەموزین ڕومی و جولێت و لەیل و مەجنون
ناوەڕۆک یەکە بەس باپیرانی ئێمە ها دیزایnek خستە سەرکرە کوردی ئەمە ناوەڕۆک یەکە بە هەمان شێوە موسیقا بە هەمان شێوەکاری هەفت ڕەنگن هەموو دینادێن بەڵام چی کرد هونەرمەندی کورد دیزاین خستە سەر باشەکەوتە هەموو ناوەڕۆکی بابەتەکان یەکە دیبلۆماسیەتی شەروایەوە نیە کەواتە کورد لە ڕووی سیاسی و لە ڕووی ئاینیەوە نەیتوانی دیزاین بکاتن نەیتوانێت ئەو دیزاینە بکەن لەبەرەوە من هەمیشە لە زۆر بەرنامەش دەڵێم یزدین شێربەک کەسێکە خیانەتی لە ماڵی بەدرخوانیەکە کرد چوو لەگەل دوژمن ئەوانە لە ناو برد لە ناو گۆرانی کوردیدا ئێزدین شێربەک قەهرەمانێکە ئەگەر شتێکی تریش هەیە گۆرانێکی هەیە مەم و لە بادینە خەڵشایی لەبەر دەکات ژنێک بە هەڵا کوڕی خۆی دەکوژێتن ئێمە شاهی لەبەر ئەو دەکەن کە کوڕی خۆی دەکوژێت کەواتە ملەتێکە کە مێژوو خۆی نەزانێتن ملەتێک کە دژمنی خۆی نەناسێت جوغرافی خۆی نەناسێت ئەوە ناتوانێت شەڕی ئەوی بەرامبەر بکاتن لەبەرەوە لەوێش باسمان کرد زمانی کوردی پێش نەکەویت نەعقل پێش دەکەویت نە دیبلۆماسیە پێش دەکەویتن ئەگەر تەماشای زاراوەی بادینی بکەین وشەیەکە بە ناوی ئەزبەنی ئەزبەنی یعنی من کوێلەی تومە بەڵام ئەمە لە ناو گەلەریدا هەیە لە نووسینی بلندانیە ئەزبەنی لە ناو زاراوەی سۆرانیدا بەندە هەیە بە خۆشیەوە دەڵێن بەندە هیچ زمانێکی زیندوونیە بڵێت بەندە لە چاتی ئەعوذ بالله من کەلیمەت ئەنا کەواتە هێشتا من هێشتا پەیدا نەبوویمە ئەوی تر هەیە لەبەرەوە فڕۆید هەگو با باوک بکوژین با منێکی سەربەخۆ دروست بم ئەم سەربەخۆ دروست نەبیت دیبلۆماسی باش دروست نابێت ڕوشەمبیری باش دروست نابێت سەرۆکی باش دروست نابێتن کوماڵگای دەبێت ئیش لەسەر تاک بکرێتن وەک ئەوروپا دوای تێکچوونی ئەوە قستانتینیە کە محەممەد فاتح 1453 ئەوە لە ناو برد لەوێوە لە گومان دەست پێ کرد لەبەرەوە دیکار دەڵێت هەموو شتێک تو بە گومانەوە نەچ ناگەینە یەقین ئێمەش دەبێت ئەو چەمکانە ئەم مێژووە کە ئێمە بەکاردێنین بە چاوێکی گومان تەماشاکە بۆ بگەینە یەقین باش کورد خۆی خودی خۆی تاشی کورد توانیوێتی ینی ئەم هزرەی بەم شێوازی کە جەناب داماژەی پێدەی ینی بەرەو فراوان بوون بەرێ و بەرەو نوێخوازی و نوێگەری بەرێ و لەگەڵ ڕوتی ڕووداوەکان کە دەگوزەرێ لە ناوچەکەدا و لەسەر دۆخی کورد بە گشتی کە هەیە بتوانێت ینی هزری فراوان بکە و هزری بۆڕێەوە بەتایبەتی مەسلەی ئینتیماوە زۆر کەس بازەکە کە کورد ئینتیمای نەماوە ئێ باشە مەسلەی ئینتیما نەمان ئەمان ڕاستە ئەگەر ڕاستە هۆکارەکەی چی ئەمە ژەر خودی خۆمان بەرپرسیلی ئەگەر ئێمە لە ڕووی ئینتیماوە تەماشا بکەین دەبێت ئێمە پێدەچوونەوەیك بکەین لە ساڵی 60ەکان ئەان لە چلەکان ئەان لە سەسلەمی شێخ مەحموود دوای شاری جیهانی یەکەم ئەوانەی کە بەشداری ئەم شۆڕەش و حرەکانە بووینە چوەک ئەندام چوەک لایەنگیر ئەگەر بین لێ کۆڵینەوەک لەسەر بکەین ئەوەنە بە هەست و عاتیفە ئینتیمایان بۆ ئەن هەبوون یان بە عەقڵ و منطق ئینتیما چییە شتێکە تو سوود لە وەرگیری ئەو سوود لە وەرگیری شتێکی ینی هەردوولانە جوتیارێک لەسەر زەوی خۆ بە کوشتن دەدات چونکی ژیانی لەو زەویە دێتن بەسەکە ژیان لێنە خۆی بە کوشتن نادەتن کەواتە ئەگە تەماشای ئینتیمایمە بوو کوردایەتی شۆڕەش بوو یان بوو کەسی یەکەمی ئەو حرەکە بوو ئەوانەی من هەمیشە دەڵێم ئەوەی تڤەنگی هەلگرتووە چۆن ناو شۆڕەش و حتا شەهید بوو ئان حتا ئێستا نەزانی شۆڕەش چییە وەک ئەوەیە قەلەمی خۆی هەڵدەگرێت ڕۆمان دەنووسیت بەڵام نازانێت ڕۆمان چییە کەواتە مادەم ئێمە بە تەقلید دەست پێ دەکەین و بە تەقلید دەمرین تەقلید چاولێکردن شتێکی نۆرمالە منداڵ کە دایک دەبیت چاولێکردن بەسکە گەیشتە 18 ساڵی دادەمەزرێت ئیتر خۆی دەست پێ دەکەن دەبێت کورد لە تەقلیدەوە بچە دامەزراندن ئەمە پێویستی نەبەر ڕۆژێک و دڕۆژە و مۆزوعی کوردیش ئەن تاکی کوردیش لە ئەوروپادا ئەزمموی ئەوروپاکە تەماشا بکەین سوود لە ئەزمموی ئەوروپا گرین یەکەم جا ئەوروپا ڕێنیسانسی کرد لە میکاڤیل ئیتالیا دەست پێ کرد دوای ئەوە مارتن لوتەر هات ریفۆرمی ئاین کرد دوای ئەوە شۆڕەشی فەرەنسا و شۆڕەشەکانی تر دروست بوون کەواتە ئەوانە ڕێنیسانس ریفۆرم و شۆڕەشیان کرد ئەگەر ئێمە بە تەماشای ئێمە بکەین پێش ئەوە کورد تەبانگ هەڵگرێتن بیری کردەوە کە هەموو ڕێبازی ئەدەبی و فکری و فەلسەفی و پارتەکان لە چایخانە و شار دروست بووینە ئەی کورد لەکوێ دروست بووینە سەرەتای دەستپێکردنی کورد لە شێخ مەحموود حتا ئێستا ئەمڕۆ هەیە ئەم ئەنجامی ئەمڕۆ هەیە ئەگەر ئەوانە نەبوون ئێمە لەکوێ دەبووین ئەمە پێویستی بە لێکۆڵینەوەیکی بەراوردکاریە وەک عەرەبی بێژنێ دیراسات مقارنە ئەو سنتەرانەمان هەیە کەم دیراساتانە بکە حتا ئێستا بەداخەوە ئەگەر هەبێژی وەک تاک هەیە نەبووە دیاردە کەواتە لە ئەوروپادا کە قوستانتینیە دابش بوو و محەممەد فاتحات ئەو داگیر کرد لەوێوە بەرەبەرە مەنیفەکتوری دروست بوو میکاڤلی 1503 میری نووسی مارتن لوتەر دوای 4 ساڵ دەست بە 1507 دەست بە ریفۆرمی ئاین کرد ئیتر لەوێ بەرەبەرە
تاکێکی سەربەخۆ چێ بوو ئەم تاکە سەربەخۆیە بەرەبەرە خێزانێک و بەرەبەرە کومەلگایەکی کرد لای ئێمە بەداخەوە حتا ئێستا تاکی پاشکو هەیە بەڵام تاکی سەربەخۆ نییە دەبێت ئیش بکەین تاکێکی سەربەخۆ دروست بێتن چونکە ئەو خاڵی یەکەمە تاکی سەربەخۆژی لە چی دەست پێ دەکات لە پەروەردە دەست پێ کرد ئەگەر تەماشای ئەزمموی مەهاتیر محەممەد بکەیت ئەمە مەهاتیر محەممەد گوتی پەروەردەی ئێمە پلە یەکەم دەبێتن فیزیا ماتماتیک شتی زانستی دەبێت ئەوە بیتن گوتی ئەوە چێکرد وەزارەتێک چێکرد وەزارەتی خێزان گوت هیچ جیاوازی ما بینی ژن و پیاوانینە کومەلگە شتی کرد کومەلگە ئەوان پێش کرد تەماشای ئەزمموی مێجی بکەن لە یابان خۆ ئەزمموی مێجی لە یابان 30 ساڵ بوو بەڵام یابان کەتە سەر لنگ سەر پێ ئێمەش 30 ساڵم بوو نەکەوتنە سەر پێ خۆ فەڕەنسا و ئیتالیا کە ڕێنسانس لەوێ دروست بوو بەقەت کوردستان ماستەر و دکتور و پرۆفیسۆر نەبوون ئەی بوو لە کوردستان ڕێنسانس دروست نابێتن کەواتە کە تو بەهەڵا دەست پێ بکەیت دەبێت دارنجاکە بەهەڵا بن لە یابان میجی گوتی سامانی ئەم وڵاتە مرۆڤە لای ئێمە سامانی سروشتیە ئەو وڵاتێک کە لەسەر سامانی سروشتی دەژین عقل پێش ناکەوێت چونکە هەموو شتێک لە طبیعەت دەردەکەوێت بەڵام ئەگەر پیشە دروست بێتن عقل لەسەر پیشە دروست دەبێت ئەگەر ئێمە تەماشای پێش 100 ساڵ 50 ساڵ بکەین ئەوەی کە پیشان دەکرد یان مەسیحی بوو یان ئەرمەن بوو یان یەهودی بووە حتا وشەی مهنە بە عەرەبی لە ئیهانات وە لەناو عەرەبژی پیشە شەرم بووە لەسەر پیشە عقلدا دەبەزرێت ئێمە کە باران نێت جوتیار نوێژی باران دەکات لەوێ خەیاڵ بەهێز دەکەویت کە خەیاڵ بەهێز کات ئاین بەهێز دەکەویت کە ئاین بەهێز کات شعر بەهێز دەکەویت لەبەرە ملەتی کورد زۆربەی شاعرن بەڵام ئەگەر ئاسنگەرێک ئیش بێتن و ئیشەکە دەرنەکەویتن لێ دەگەرێت خەلەل لەکوێ نوێژی ئاسنگەری ناکەتن کە خەلەل دۆزیەوە لەوێ عقل تەسیس دەبێت عقلی خاتەگەر عقل لەسەر پیشە تەسیس دەبێت لە ئەوروپادا پیشە دروست بوو ئەوجە بۆ پیشە ساز لەناو کووردا پیشە دروست بوو بەس نەگەیشتە ئاسی پیشە ساز بۆ ئەوی کومەلگا پێش بکەویتن باش ئێستا ینی بمانێت و نەمانەوێ ینی ئەمە خۆمان بۆ بەدبەختی کورد وەکۆڵێن لە ناوچەیەکە ئەو تا نە ئاودلاوەیە نە هەندێ وڵاتی ئەوروپی لێەوە نزیکە کە تا ڕادەیەگەمی جەنابە داماژەی پێیەکەی ئێستا ئەوان لە شۆڕشی دیموکراسی و پێشکەوتنەکانیان زۆر لە هەندێک وڵاتانی ناوچەکە و دەوروبەری ئێمە پێشکەوتوترن تا ڕادەیەک مامەڵەکردن لەگەڵیانە ئاسانترە کەواتیان ئێمە هەم چواردەورەکەمان هەم جوگرافیەکەمان هەم ینی شۆڕشەکەشمان کە بوو شێوازەی هاتوو تاوە کۆم سەردەما ینی ڕاست توانیوێتی هەندێ دەستکەوت بۆ گەلە بەدەست بێنێ بەڵام ینی زۆرێک لە دەستکەوتەکانەوە کۆڵن دەڵەمەن و زۆرێکیشی بەدەست نەهاتووە ئەوەشی کە بەدەست هاتووە ئەگەر عقل و هزری تێدا بەرجەستە نەکرێت و فراوان نەکرێت لەو چ لە داهاتووە لە دەستی بین دۆخێکی قورس ێستا لە جیهاندا گوزارێت ئەوەی کە هەیە بینین ینی داژیکاری رووسیا بۆ سەر ئۆکراین ینی زۆربەی هەرتوانین بڵێن بە تەواوەتی ئەوروپا لە بەرامبەر رووسیا وەستاون بۆ داژیکردنی ئۆکراین و بمانێت و نەمانێت پریشیم ئاگرێ بەر کورد و ناوچەکەەوە عراق و هەندێک وڵاتانی دەوروبەریشمان کەوتووە و ئێستا بینین کاریگەریەکانی ئەو جەنگە خەریکە دوای زیان نزیکەبینەوە لە 4 مانگ بەسەر هەموو جیهان و بەسەر هەرێمی کوردستانیشەوە بەدەرەکەوێت هەرێمی کوردستان و کورد تا چەند کاریگەرن ئابم دۆخە قورسە جیهانی کە هاتوتە ئاراوە دەبێت چۆن خۆمان استراتیژی خۆمان ڕێخین بۆ داهاتوومان بەڕاستی باسی ئەومان کرد کە دوای شەڕی جیهانی یەکەم و دووەم کە ئەزمموی شێخ محەممەد و قازی محەممەد دروست بوو هەمان شێوێ ئێمە دوای ئەنجامی شەڕی سوار ڕاستە کە 2008 کریزەیەکی ئابووری سەرماداری لە دنیادا دروست بوو وای کرد کە دوای 3 ساڵ بەهاری عەرەبی دروست کرد چکە لاوااسترین حلقەی سەرماداری ئەم ناوچەیە بوو لەوێ تەقیەوە بەهاری عەرەبی دروست کرد لەوێ بەڵام خەڵکی عەرەب ئامادە نەبوون بۆ ئەو شەپۆڵە کە دروست بوو لەوێ ئیسلامی سیاسی سواری ئەو شەپۆڵە بەڵام ئیسلامیش ئامادە نەبوو بە ئەو شەپۆڵە ئاراستە بکەن لەبەرە تەماشا بکەین هەموو بەرە پشت پشتاتینەوە ئێمە کە تەماشا بکەین دوای کۆڕۆنا ڕنگدانەوە دەبێتن لە هەموو دنیادا چ دنیا بووە گوندێک ناکرد لە شوێنەی ئەزمەیەکی گەورە دروست بیتن تەسیل لە کوڕنەکە دوای شەڕی رووسیاش شەڕی رووسیا کۆمەڵە پەردە لەسەر کۆمەڵە چەمک لادا کە شەڕی رووسیا داگیرکردنی ئوکراینا کرد ئەوروپا هەموو کەوتنە سەر پێ دژی رووسیا بەڵام کە ئەردوغان هات ڕۆژ ئەوەی داگیر کرد ئەوەنە قسەیان نەکرد کەواتە دەبێت کورد و دنیا بەگشتی پێداچوونە بە کۆمەڵە چەمک مافی مرۆڤ دیموکراتیت ئەو شتانەدا بکەن لەبەرەوە کە تەماشا بکەن پێش 30 ساڵ 40 ساڵ ساڵی 80کان ساڵی 90کان 70کان کە مودێلێک لە ئەوروپا دروست بووە تیورێکی سیاسی تیورێکی ئەدەبی تیورێکی هوەری یەکسەر دەهاتە ناوچەکە پەرتوک دەهاتن اشتراکەتی ئەوروپی لەسەر بنیەوێت تەفکیکیت نازم لە مارکسەچی هەر شتێکە بۆ دەهاتە ناوچەکە کتێبەکە دەهاتن دنیا ئێستا زیاتر بووە گوندێک زیاتر کەناڵی تەکنۆلۆژیا پەیدا بووە بەڵام ئێستا دنیا بەگشتی لە گرفت و قەیرانێکی
ئەلیتە نخبە و پێشەنگدا ئێستا لە دنیادا نخبە هەیە لە کورج نخبە هەیە بەڵام لەناو ئەو نخبەدا پێشەنگ دیە کە پێشەنگ نەبیتن ناتوانێت ئاراستەکردنی ئەم گومە بکەتن لەبەر ئەوە کورد لە ناوچەکە لاوازترین حەلەقەنە هەر شتێک بێتن کورد باجی گەورەتر دەدەن بەڵام ئەگەر کورد خۆی ئامادە بکات بۆ ئەو باجە لەوانەیە ئەو باجە کەمتر بیت خۆی ئامادە بکە ینی پرسیارە گرنگەکە خۆی ئامادەکە یەکەم شت دەبێت کورد ناماڵی خۆی یەک بێخیتن چونکە ئەحمەدی خانی پێش 330 ساڵ بێشتن گەردی مەهبوونە ئیتفاقێک کاویس ئاغا پێش 100 ساڵ لە شەڕی مەحموود دەڵێت کورد خاین ئێمە هەمان ئێستا ئەو دوو چەمکە بەکاردێنین ئی باشە 100 ساڵ کورد حرەکە دەکات بگەڕێنەوە چەمکێکی پێش 100 ساڵ کەواتە کورد گەیچە چه ئاستێک یەکڕێزینەوە ماڵی کورد دەتوانیتن بە یەک گوتار چون دژمنی ئێمە داگیرکەرانی ئێمە زۆر ناکۆکن بەڵام لەسەر کورد یەک دەگرن دەبێت کورجی خاڵێک بدوزنەوە کە لەوێ یەکتر بگرن ئەگەر تەماشای ئەو بکەین بڵێن هەموو خەتای جوغرافیای سیاسی کوردستانە تەماشای ئەزمموی قەتل عامی ئەرمەن و ئێزدی بکەن لە ساڵی 1915 کە دەوڵەت ئیمپراتۆری عوسمانی کرد ئێزدەکان و ئەرمەنەکان بەرەو ئەوروپای ڕۆژهەڵا چوون ئەرمینیا و ئەو وڵاتانە باشە لە سال 1915 حتا ئێستا چەند هزارمەند و سیاسی و فەیلسوفی گەورە لە ناو کوردانە پەروەردە بووینە بچ پەروەردە نەبوو لە دوای ئەمفالەکان چەند کورد چوینە دەرەوە نە هزارمەندێکی گەورە دروست بووە نە ڕوشنبیری گەورە دروست بووە نە ئەندازیاری گەورە دروست بووە نە دکتۆرێکی گەورە دروست بووە ساڵی هەشتەکان حتا ئێستا نزیکی 50 ساڵ دەکەتن بچی لەوێ دروست نەبوو باشە کە چوار دەوڵەتی دەوروبەری ئێمە لە ناو بازنێکدا بین بچی کورد گرنگی بە ڕەوەندی دەرەوە نادەتن خۆ لە دنیادا ڕەوەندی ئیسرائیل بەقووەتە لوبیە وی ئەرمان بەقووەتە لەبەر ئەوە دوای قەتل عامی ئەرمەنەکان دەوڵەتی ئەرمەنی دروست بوو دوای هۆلۆکۆست دەوڵەتی ئیسرائیل دروست بوو بەڵام بە دوای دەهان هۆلۆکۆست و جینوسایدی کورد دەوڵەتی کورد دروست نەبوو ئەمە پێویستە لێکۆڵینەوە سەر بکرێت تورکیا و ئیران هەردوو دەوڵەتن لە زانکۆکان سوسیۆلۆژیای نەتەوە دەخوێنن کورد نەبووینە دەوڵەت لە زانکۆی ئێمەدا سوسیۆلۆژی نەتەوە نییە کەواتە کۆمەڵەشتە پێویستی بە پێداچوونەوەیە ئێمە بە پەلە ڕێگایك دەچین لەوانەیە ئەو ڕێگە لە کە دەچین ڕاست نەبێت ئێمە کورد ینی لە ڕابردوو دەوترانی کەس دۆستمان نییە ینی زۆر جاری ئەم قسەیە دەکرانی بەڵام بینیمان لە ماوەکانی ڕابردوو کورد تا ڕادەیەک بەهۆی ینی وەرچەرخانێک لە ڕووی ئابووری و هەروەها بوونی سەرچاوە سروشتیەکان لە وڵاتە کە پێی دەوڵەمەندە تا ڕادەیەک ئێستا دۆستمان زۆرە پێ دوایە لە داهاتووە ئێمە توانین ئەم فاکتەرە چۆن لە بەرژەوەندی خۆمان بەکاربێنین بەڕاستی ئەمە وەکو دوا پرسیار بۆ بەڕێزە کاگمەسی یعنی بەڕاستی ئەگەر کورد دوستی خۆی نەبێت ناتوانین خەڵکی دۆستی ئەوان بێتن ئەمای پلاس خۆت ئەوەی یوئێنمان بینی ساڵی 98 کە ئەوەی ئۆلبرایت بە مامجالوکە بە بڕتۆقە لە گەلێکتر بکەن ئەوەی یوئێن دوجارە هاتیارە گوتی ئەوەنە یەک ڕێزی ماڵی خۆتان بکەنە یەک ڕێزی کەواتە کورد ئەگەر ماڵی خۆی ڕێک نەخیتن نە دوست یارمەتی دەدات و دژمنیش هەر دژمنە لەبەر ئەوە خاڵی یەکەمی کورد کە بڵێن ئەم بادین بژنێ پەنجە شێری بنێ شێر پەنجە سەرەتان عەربی خاڵی پەنجە شێری سەرەتانی ملەتی کورد ئەوەیە کورد یەک بگرن کورد یەک نەگرن پورتوگاڵاوی کورد پارتەکانی کورد لاواز دەبن ئینتیمای کورد لاواز دەبیت دوستەکانی کورد لاواز دەبن دژمنەکانی ئێمە بەهێز دەبێت یەک نقطە هە لە ئاخیردا بڵێم دەبێت کورد هەمیشە خەون نەبینێت دژمنەکانی کورد لاواز بن دەبێت کورد ئیشکەن خۆیان بەهێز بن لە جیاتی ئەنەرژیەک سەرف بکەن بۆ ئەوەی دژمنی ئەوان لاواز بێتن بۆ خۆیان ئیشکەن خۆیان بەهێز بن زۆر سپاس بۆ مامۆستا حوسێن عوسمان نووسەر و ڕۆشنبیر کە لە ستۆدیۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان زۆر سپاس دەکەم سپاس بۆیەوە بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ